لە پشت هێڵی بربەستی سوور و سپی پۆلیسەوە لێکۆڵەرەوان لە هەڵدانەوەی داروپەردوەکاندا تیشیان خسۆتە سەر ئەو پیاوەی لە پشت ئەم تراژیدیاوە بووە. محەممەد لەحویج بوهلال تەمەن 31 ساڵی فەڕەنسی بەڕەچەڵک تونسی بەم جۆرە لەلایەن پۆلیسەوە وەک توندوتیژی چەکدار ناسێنراوە. totalement inconnu des services de renseignement. لەلایەکی دیکەوە ئەو بەتەواوەتی لەلایەن دەستگای هەواڵگیری لە ئاستی ناوچەیی و نیشتیمانیەوە نەناسراوە کە هەرگیز نیشانەیەکی تونڕەوی ئاینی لێ دەرنەکەوتووە. پۆلیس هەڵیان کوتایە سەرماڵەکەی، بەڵام دراوسەکان دەڵێن شتێک لەبارەی بوهلالەوە نەزانراوە. ئەو تۆقێنەر بوو، هەرچەند ڕوخسارێکی تۆقێنەری نەبوو، بەڵام وا دەرەکەوت ئەو زۆر چاوی دەبڕیە مناڵەکان. دەستگاکانی هەواڵگیری و شارەزایان دەڵێن ئەم وێنە دەرکەوتووەی بوهلال کە جێی نیگەرانیە و لەوانە دەچێت کە بەشداریان کردبوو لە هێرشەکانی پاریس و بڕۆکسلدا. ڕاستیەکەی ئەوەیە کە لەلایەن پۆلیسەوە ناسرااو بووە، بەڵام نەک لەلایەن دەستگاکانی هەواڵگیریەوە کە ئەمە مانای ئەوە نییە کە بتوانیت پێشوەخت هەست بەمە بکەیت. لایەنە فەرمیەکان دەڵێن هەتا دێت وا دەردەکەوێت داعش هەوڵی ڕاکێشانی ئەو تاوانکارانە دەدات و هەروەها دەروون نەخۆشەکان دەگۆڕن بۆ ئامڕازێکی کوشتنکاری. ستافی پێشووی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ستافۆرد سکات ستیوارت لە ڕێی سکایپ وتی بیرۆکەکە هەندانی ئەو کەسانە بوو ئەوانەی دەتوانن هێرشی ئاسان ئەنجام بدەن وەک بەکارهێنانی ئەو شتانی کە دەتوانن بەکاری بهێنن هاوکات نزیک لەو شوێنەی کە لێشی دەژین. هەندێک جار پرۆسەکە خێرایە کە هێڵی پەیوەندیەکان بۆ ئاژانسەکانی هەواڵگیری ڕوون نییە تا بە دوایدا بچن. بیرۆکەکە هاندانی ئەم کەسانەیە بۆ ئەوەی هێرشی ئاسان ئەنجام بدەن وەک بەکارهێنانی ئەو شتانی کە دەتوانن بەکاری بهێنن هاوکات نزیک لەو شوێنانی کە لێی دەژین. بەبوون و نەبوونی تەواوەتی تێوەگلانی داعش لە هێرشەکەی شاری نیسەوە یان گروپێکی دی تیرۆر دەستگاکانی هەواڵگیری هۆشیاری دەدەن لەبارەی شیانی ڕوودانی زیاتری هاوشێوەی ئەم هێرشانە تا داهاتوویەکی نزیک ئەگەری ڕوودانی زیاتری هەیە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.